نوێترین بەرهەمی هونەرمەند کەمال محەمەدە. بێگومان کەمال محەمەد وەکو زانین کە هەکبەیەکی زۆر جوان لە هونەر و خاوەنی دەیان شاکاری زۆر جوانی نێوگۆڕانی موزیکی کوردیە و بەشێک لە بەرهەمەکانیشی لەم ساڵایان دوایە دەستگیرۆیی بووە بۆ بەشێک لە گەنجان و دوانیوێتی چەندین بەرهەمی دوێتی هەبێ لە ئێستایەکێک لە بەرهەمەکانی کە نوێترین بەرهەمێتی لەگەڵێکێک لە هونەرمەندە دیارەکان کاویش ئایدن ئۆستانە بڵاوکات. بەڵێ ئایدن ئۆستانیشی چێکە لە هونەرمەندە لاوەکان کە خۆی کوردە بەڵام لە وڵاتی ئیسپانیا نیشتەجێیە و لەوێ سەرقاڵی کاروباری ڕۆژانی خۆیەتی. ئەمە بەهاوبەشی پێکەوە دوێتێکە لەگەڵ کەمال محەمەد ئامادەیان کردووە وەک خۆیان ئاماژەیان پێ کردووە. ڤیدیۆ کلیپەکە بە ناوی هاوڕێی غوربەتە، پێم وابێ ناویشی لەو شێوەیەیە گەر هەڵم نەکردبێت هاوڕێی غوربەت. ئەم ڤیدیۆ کلیپە لە وڵاتی مەدریت و لە بەرشەلۆنا وێناگیرێت و بە هیواین کلیپێکی جوان و باش دەرچێت و ئێمەش لە کورسات مەگەزین وەک هەواڵە قسە باسمان لەسەر کردو. باڵێ گۆرانی بێژی دیاری باشووری کوردستان کەمال محەمەد لەگەڵ هونەرمەندی لاو ئایدن ئۆستان دوێتێک بڵاوکەنەوە ئیکەنە بەرهەمێکی هونەری. ڤیدیۆ کلیپی هاوڕێی غوربەت ناوی بەرهەمە هونەریەکانە کە تێکستی ئەحمەد محەمەدە و ئاوازی کەمال محەمەدە و ئەرەنجی میوزیک لەلایەن ڕێباز قاسمەوە بۆی کراوە و چەند مانگێکە خەریکی ئەم بەرهەمەن و وێنەگرتنی ڤیدیۆ کلیپەکەش لە وڵاتی ئیسپانیا لە شاری مەدرید و باشلۆنا وێنەگیراوە. بەڕێزان سڵاوتان لێبێ لە هەر کوێیەکن. ئێمڕۆ لەگەڵ کاک کەمال محەمەدە خەریکی دروستکردنی ڤیدیۆ کلیپی هاوڕێی غوربەتین لە تێکستی کاک ئەحمەد محەمەدە، ئاوازی کاکە کەمالە و ئەڕەنجی موزیکی لەلایەن کاکە ڕێباز قاسمەوە بۆ کراوە. دەستخۆشیان لێ یەکەم سپاسی یەکە بەیەکەی هەموو ئەو ستافانە ئەەکەم کە هاوکارمانن لەم کارەیە. ئەم کارە چەند مانگێکە خەریکین لەگەڵ کاکە کەمالە، سەرکەوتوانە بەرەو ئەنجامێکی باش ئەڕوا لە ئێستادا. کاکەمال میوانمانە بۆ تەواوکردنی ڤیدیۆ کلیپەکە لە وڵاتی ئیسپانیا. کلیپەکەش بەشێکی لە شاری مەدرید دەبێ و بەشەکەی دریشی لە شارە جوانەکەی بارشەلۆنا ئەبێ. بەرهەمێکی تایبەتە و پڕچێژە. هیوادارم هەموو لایەک بتوانن چێژی لێوەرگرن لە کاتی گوێگرتندا. دووبارە سپاس بۆ ئێوەی خۆشەویست. گراسیاس.